کاک فاروق دێمە لای جەنابەت دەبێت سەرنجی تۆ بزانم لەسەر ئەم بابەتە هەمان پرسیار ینی بۆچی تاوەکو ئێستا لەگەڵەوەی چەندین کۆبوونەوە ئەنجام درراوە ئەم بابەتە لە پەرلەمان ویسترایەکرا بکرێتەوە بەڵام هێشتا دۆخە سیاسەکە ئەو گرفتە کە لە نێوان لایەنە سیاسەکاندا هەبوو بە دیاریکراوی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هێشتا وە خۆیەتی هیچ نەگۆڕاوە. بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوم بۆ جەنابت و بۆ میوانە بە ڕێزەکانت دیارە لەوانەیە منیش لە زۆربەی بابەتەکانە هاوڕابم لەگەڵ بەڕێز جەنابی وەستا ڕەسوڵ هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوەی کە دیارە کاتی خۆی پرسی سەرۆکایەتی هەرێم بەپێی یاسا ڕێکخراوە و دەبوو ئەم پرسە جارێکی کە لە ناو پەرلەمانی هەرێمی کوردستانە کە مادەم پەرلەمانێکەوە هەمومان بە هەڵبژاردن تیا جێگەمان بۆتەوە و زۆربەی لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان وجودیان تیا هەیە دەبوو ئەم پرسە جارێکی کە لە نێو پەرلەمانی کوردستانە یەکلایی ببێتەوە بەڵام بەداخەوە لەبەرەوەی تا ئەندازەیەکی زۆر لایەنی پارتی دیموکراتی کوردستان نەیویست بەبێ سازان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەم پرسە یەکلایی بێتەوە جاری کە ئەم قەزەی سەرۆکایەتی هەرێم گەڕایەوە بۆ لای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دیارە هەر لە سەرتاشەوە دەزانرا لایەنە سیاسیەکان ڕاو بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم لەبەرەوەی کە لایەنی پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوو بە ئێستاشەوە پێی وا بۆ پرسە دەبێ بە شێوەیەکی سەرۆکایەتی بێ و لە لایەنی گەلەوە یەکلایی بکرێتەوە لایەنەکانی کەش پیان وایە کە پێویستە ئەو پرسە لە لایەنی پەرلەمان یەکلایی بکرێتەوە و سیستەمێکی پەرلەمانی بێ ئەم بۆ چوونە جیاوازە پاشانیش لەسەر درێژکردنەوەی جارێکی کەی ویلایەتی بەڕێز بارزانی ئاخۆ ئەم پرسە جارێک کە ئەو مافی هەبێ خۆی کاندید بکاتەوە یان مافی هەبێ بۆی درێژ بکرێتەوە ئەم دوو بۆ چوونە جیاوازە تا ئێستا لە پەرلەمانی کوردستان و لە ناو لایەنە سیاسیەکانە وجودی هەیە بەداخەوە تا ئێستا نەگەشتونەتە نەتیجە هۆکارەکەیشی ئەوەیە کە قەزەکە لە ئەسڵا بە شێوەیەکی موەسساتی نەکراوە دەتوانم بڵێم لە ساڵی 2005ەوە بە شێوەیەکی ڕێکەوتن کاتی خۆی لە نێوانی کێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تا ئەندازەیەکی وا ڕێکەوتون کە ئەو پرسی سەرۆکایەتی هەرێم وە پێگەی سەرۆکایەتی هەرێم بە شێوەیەک لە شێوەکان وا لە سیرە ڕێکەوتون کە بەپێی کاڵای بەڕێز مەسعود بارزانی دووراوە بۆیە دەبینی کاتێک کە دەمانەوێت قسە لەسەر کارکتەرێکی کە بکریان کاتێ دەمانەوێت ئەو پرسە گۆڕانکاری بەسەرا بێت هەروە بە ئاسانی ناگەینە نەتیجە دیارە دەماوەی ڕابردوو 6 کۆبوونەوە کراوە تەمەنا دەکەم کە 5 کۆبوونەوە کراوە تەمەنا دەکەم کە بە کەمترین کۆبوونەوە ئێمە بتوانین ئەو پرسە کۆتایی پێبێنین بەڵام وا نازانم کۆتایی پێهێنان لەسەر یەکلاییکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم هەروە بە ئاسانی کۆتایی بێت. ئەی چییە بێت ئەگەر بە ئاسانی نابێت چۆنە بێت دەمەوێت خوێندنەوەی خۆتم پێ بڵێ دیارە دوێنێ لە کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانە ئەوان باسییان لە گەڕانەوە هەیە بۆ لای ڕای خەڵکی و ڕاپرسی هەندێک قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەخت دەکەن ئەگەر ئێمە نەگەینە نەتیجە حتمما بژاردەی کە لە بەردەمانە ئەبێ ئەوەتانێکە قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەخت بکرێ ئەگەر ئەلبەتە هەڵبژاردننی پێشوەختیش بەو شێوازێکە لە ڕابردووە ئەنجام دراوە جێگەی خۆشحاڵی نییە و جێگەی متمانە نییە لەبەرەوەی ئێمە دەزانین تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕێو شوێنێکی وا گونجاو نەگیراوەتر بەوەی ڕێگیری بکرێت لە گزیکردن و لە تەزویرکردن و لەوانە بۆیە دەبینی ئەو پرسەش ناتوانین 100% ئێمە ئیتمێنانمان هەبێ بەوەی کە هەڵبژاردننی پێشوەخت دەتوانین بە دڵنیاییەوە پرسی سەرۆکایەتی هەرێم بەبێ گڵێ و گۆڵ و بەبێ کێشە و گرفت کۆتایی پێبێنێ بۆیە چاکتر لەوەیە کە جارێکی کە ئەو کارە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و پەرلەمان بە شێوەیەکی یاسایی ئیشی خۆی لەسەری بکات. سوپاس دەکەم کاک